سنووربیانیت باش هەڵبەتە ئەمڕۆ دووەمین ڕۆژی فیستیڤالەکەی وەکو خۆت وتت ئێمەش وەکو کوردستان 24 ستۆدیۆی کراوەمان دەبێت و بە درێژایی ئەمڕۆ ڕووماڵی کار و چالاکیەکان دەکەین هەڵبەتە ئەمەوێت پێشەوەی بچمە ناو بابەتەکە و دەست پێ بکەم باسیەوە بکەم کە پیرۆزبایی خۆم بگەێنم پیرۆزبایی یادی دەیەمین ساڵی دامەزراندنی کوردستان 24 سەرەتا لە خۆم و دواتریش لە خانەوادە گەورەکەم لە کوردستان 24 پیرۆز دەکەم کە توانیوێتی لە ماوەی ئەم دە ساڵەیە بە شێوازێکی زۆر میدیایانە پەیامەکان بگەێنێت و دەنگی خەڵک بێت هەڵبەتە هەموو ساڵێک لە وەرزی پاییزدا ئەم فیستیڤالە دەکرێتەوە ئەمە یانزەیەمین ساڵی فیستیڤالەکەیە بەڵام ئەوەی کە جێگەی باسەوەیە کە بە تایبەت لەم چەند ساڵی کابینەی نوێمدا گرنگێکی زیاتر درراوە بە فیستیڤالەکە ینی بە جۆرێک چۆنەڵی جوتیارەکان ئاسوودەن لەوەی کە بەرهەمەکانیان لێرە نمایش بکەن ئەنی تەنانەت بەرهەمەکان بەشێک لە بەرهەمەکان دەچێتە دەرو لە دەرۆش فرۆشی هەیە باشە و ئەمڕۆ بە نزیکەی 500 کەس لێرە بەشداریان کردووە کە 250 کەسیان جوتیارن بە بەرهەمی کشتتوکاڵی جۆراوجۆر و بەرهەمە پایزەیەکان زیاتر بەشداریان کردو و 250 کەسی دیکەشیان بە بابەتی کللتوری و دەستڕنگینی بەشداریان کردووە جا فستیڤالی پاییزە فیستیڤالێکە کە لە هەموو پاییزێکدا ینی خەڵکی هەموو کوردستان کۆ دەکات و تەنانەت ینی خەڵکی دەرۆش خەڵکە بیانەکانیش کۆ دەکاتەوە جا من میوانەکەم سۆران نەقشبەندی ئەندامی لیژنەی ڕخسنیان فیستیڤالە کاک سۆران خۆشحاڵم لێرە دەبینمەوە دەمەوێت پێش هەموو شتێک باسی ئەم فیستیڤالم بۆ بکەی دروشمی ئەم فیستیڤالە چییە ناونیشانم فیستیڤالە چی و لە چیوە هاتووە بەڵێ سەرەتا ڕێز و سڵاو بۆ جەنابتو بۆ بینەران و پیرۆزی شەیاتی تەلەڤیزیۆنەکەتان بە نسبەتی ناوی فستیڤالەکەەوە ڕاستیەکەی خۆی سەرەتا ساڵی 2013 لەسەر دەستی کۆمەڵێک جوتیار و کۆمەڵێک لە تۆڕی ڕێکخراوەکان و ئەوانەی هەڵەبجا ینی هەر لە پێکهاتەکەیەوە بریتی بووە لە خەڵک و لە حکوومەت بەڕاستیەکەی کە خۆشبەختانە هەرواش ماوەتەوە تا ئێستا ناوی فستیڤالەکە فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجەیە لەبەرەوەی کە خۆی هەناری هەڵەبجا خۆی ینی بەرەو براند بوونە ڕوا غەیری ئەوەش لە پاڵ هەناریشە بەروبوومی کشتتوکاڵی زۆر زۆری بە پیتی ئەم ناوچەیە لە پاییزە درێ ناکرێویەتە بەرهەم لەبەرەوە هەردووشان لە لای یەکەوە داناوە بۆی کە کۆی ئەو بەروبوومانە لە ناوم فستیڤالەیە بێت ئیتر وردەوەتە فستیڤالەکەوای لێ هاتووە کە فراوان بووە ئەگەر ئاسایی بێ ڕێگەم بی کەپرەکانمان زۆر لەوە زیاترە ئەم ساڵ 640 کەپرمانداناوە و تەوزیعاتەکەی بە جۆرێکە کە هەم ڕێژەی زۆرتری ژنان لە بەرچاوگیراوە کە ئەمە نەریتێکی ساڵانەی فستیڤالەکەیە کە خۆ دەزانی لێرە بە تایبەتی لە منتیقی هەڵەبجە و هەورامان و ئەوانە دایکان و خوشکان و ئەوانە یعنی بەتاوەتی باڵادەستن لە هەموو شتێکە و ئازادن بۆ کردنی بزنسی خۆیان و کاری خۆیان و ئەگەر بەسەر کەپرەکانی شابگەڕی خۆت بە چای خۆتەوە بینی کە زۆربەی زۆری کارسازەکانمان خانمان پێکێرن باشە کاک سۆرانەمە بزانم هەموو کەپرانی کە لێرە ئامادە کراون و ئەمڕۆ سەردانیکەران دێن و سەردانیان دەکەن هەمویان هەڵەبجین هەمویان خەڵکی هەڵەبجن ئێمە بە ڕێژە دامانناوە وەکو لیژنەکە بڕیاردرا کە لە 175 واتە زۆربەی زۆری بۆ وەبەرهێنەران و جوتیاران و ئەوانەی کە خەریکی کشتتوکاڵن و دەستڕنگینەکانی ناو پارێزگای هەڵەبجە بێواتە هەڵەبجە و دەوروبەری و لە ساڵ 25 مادانا بۆ شار و شارۆچکەکانی تر کە دیارە خۆتەزانی نزیکترینیان گەرمیان و سلێمانیە لێوە بەشداریان کردووە دروستە ئەمەوێت ئەجەندایان فیستیڤالە بزانم بەڵێ ئەجەنداکە خۆی سێ ڕۆژە لە سەعات هەموو ڕۆژە لە سەعات 9 بەیانیەوە دوێنێکە کردنەوەکەی بوو دەی بەیانی بە فەرمی کرایەوە لەلایەن جەناوی پارێزگارەوە لێرە بە ئامادەبوونی زۆربەی زۆری کۆنسوڵەکانی کە لە کوردستانە هەن و بە ئامادەبوونی میوانێکی زۆر و ئیتر ئەمە لە دوای سەعاتەوە با بڵێن ئەو کاتێکە و تاروشتەکان تاوا بێت گەشتێکەکەن میوانە بیانیەکان بە ناو فستیڤالەکەیە بۆ دوانیۆڕۆکەی ئێمە بۆ یەکەم ساڵ بوو ئەم ساڵ بڕیارمان ناکە بەشە هونەریەکان تۆزێک زیاتر لە ناو فستیڤالەکەیە هەبن و بمێننەوە هەر بۆیە خۆشبەختانە ئەم ساڵ سێ کۆنسێرتمان هەیە کە یەکیشان دوێنێهی هاوڕێ ئازیزمان کاکە بۆ کان هەورامی و کاکە ئاریان بوو زۆر میوانێکی زۆر زۆری لێبوو دڵنیام بیمەنەکانتان گواستێتەوە و خۆشتان بینیوتانە
ڕۆژانی تریش بە هەمان شێوە لە بەیانیەوە سعات دەونی بەیانی ئەمڕۆ ئێمە کۆنسرتێکی مناڵانمان هەیە کە یەکەم جارە ئەوەشەکرێ لێرە پاشان لە ئێوارەکەیە کۆنسرتی موزیکی گروپی 11 لەگەڵ خاتوو تریفە ئەمیریمان هەیە کە میوانداری کراوە بۆ ئەم کۆنسرتەوە بۆ ئەم ساڵی فستیڤاڵەکە ئەبەم شێوەیە یعنی کۆمەڵێک پێشبڕکێکیە پێشبڕکی گەورەترین و جوانترین هەنار پێشبڕشەی پاکترین و ژینگە دۆستترین کەپر ئەمە زۆر گرنگە بەلای ئێمەوە چکە ئەمە باڕەتی کەمەوە بۆی کە ئێمە ئەم ساڵ زۆر بە گرنگیەوە زۆر بە وردی ئیشمان لەسەر مەسەلەی پاکوتەمیزی کردووە نەک تەنها پاکوتەمیزی مەسەلەی ژینگە دۆستی ینی هەوڵمان داوە کەمترین پلاستیک بەکاربێت نەک ینی سفری گەینەوە چکەەوە زۆر قورسە ئەو جەنگە لەگە پلاستیکە لە ئێستاە لە کوردستانە بەڵام هەوڵماندا ئەم هەوڵەش خۆشببختانە سەرکەوتوو بوو بە پاڵپشتی ڕێکخراوێک بە ناوی ماخانی واروها IQ ئەمانە هاوکاریان کردین بۆەوەی کە ئێمە بتوانین زیاد لە 9 ملیۆن قاپ و کەوچک و ئەوانەی ژینگە دۆست بۆ دوکانارەکان بە بێ بەرامبەر دابین بکەین. واتە ئەم فستیڤاڵە بە هیچ جۆرێک پلاستیکی تیانە؟ نەک بە هیچ جۆرێک بەڵام کەمترین پلاستیک بەکارهێنراوە. ئێمە هەوڵماندا هەموو ئەوانەی کە خواردن و خواردنەوەیان هەیە کەپڕەکانیانی خواردن و خواردنەوەیە هەموو ئەو قاپ و کەوچک و پەرداخوشتانەی کە ژینگە دۆستن ئێمە بیان نینێ لانی کەم بەشی دوو ڕۆژیان کاگەر بەشی 3 ڕۆژەکەشی نەکە چکە ماشەڵانیەوەنەکان و سەردانی کەران زۆرە و ئەم ساڵ ئێمە پێشبینیەکەین بۆ بەپێی داتاکانی پار و پێرار و ئەوانە سەرڕای بارانیش نزیکەی 200,000 کەس سەردانی فستیڤاڵەکەی کردووە ئەم ساڵ ئێمە بەم جەوە خۆشەوە ماشەڵڵا چاوەڕێوەکەین کە 300,000 کەسێک سەردانمان بکات. زۆر باشە. ئەمەت باسی شتێکم بۆ بکەی بە کورتی چونکە کاتم زۆر نەماوە هەنگاوێکی گەورەکان فستیڤاڵ ئەم ساڵ ناوێتیەوەیە کە بۆ ساڵی داهاتوو ئامادەکاری کا بووی کە ببێتە فستیڤاڵێکی نێودوڵەتی چۆن ئەماکەن؟ خۆی ئەمە ئەم ساڵ ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن لەبەرەوەی کە پێویستمان بۆیە کە هەناری هەڵەبجە بێ بە براندێکی جیانیوە بڕاتە دەرەوە جەنابیش دەزانی کە ئەم ساڵ و پار زۆر بە گرنگیەوە کار لەسەرەوە کە حکوومەت کە بەرهەمی خۆماڵی نانەوەتی بڕاتە دەرەوە بۆیە ئەم کارە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەیە بە هەمومانەکرێت ئەویژەوەیە کە ئێمە ئەم ساڵ بە هەنگاوەکانی دوور لە پلاستیک و ژینگە دۆستی دەستمان پێ کردووە و فستیڤاڵەکە متەنەوەعترە زۆر ینی بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن زۆربەی زۆری با بڵێن دالێکت و ناوچەکان و ئەوانە هەر هەمووی کۆ کاتەوە لێرە و براندین بۆ براندێکی نەتەوەیی ئەکات کە هەناری هەڵەبجەیە ئەمانە هەر هەمووی ئەوێ بەوەی کە ئێمە بتوانین ساڵی داهاتوو بەرەو نێودوڵەتیکردنی بەرین و بەو هیوایی بتوانین لەسەر ئەساسی سەپۆرتکردنی حەفە خاڵەکەی وێن کە ئێمە ئەم ساڵ خۆشببختانە 7 خاڵیمان سەپۆرت کردووە ئەویش مەسەرەن بۆ نمونەیەکی لەوانە بەهێزکردنی توانای ژنان و گەنجانە مەجموعەیەک خاڵی زۆرە کە ئێمە هەموو ئەمانە ئەکەین بە پاکێجێک و بەو هیوایی کە ساڵی داهاتوو بێتە نێودوڵەتی وەکو ئانار بایرەمی ئازەربایجان ئێمەش لە یونسکۆ بتوانین تۆماریکەین. بێگومان ئێمەش بۆ هیواین زۆر سپاس بۆ جەنابەت سۆران نەقشبەندی ئەندامی لیژنەی باڵای فستیڤاڵەکە. سنوور وەکو جەنابیان ئاماژیان پێکرد هەڵبەتە پار و ساڵانی ڕابردوو لەبەرەوەی کە کەشوهەواکەش لەبار نەبوو یعنی لەگەڵەوە شار هاوڵاتیان زۆر هاتن لە تەواوی ناوچەکانی کوردستان و تەنانەت دەروی کوردستانی ژاهاتن و سەردانی فستیڤاڵەکەیانە کرد بە تامەزرۆییەوە هەڵبەتە لەبەرەوەی ئەم ساڵ کەشەکەی زۆر گونجاوە و ڕاستە لە ناو پاییزێن بەڵام ئێستا خۆرێکی گەرمی خۆش هەیە بۆیە هاوڵاتیان زیاتر پێشبینەکرێت کە زیاتر بن ڕوو لە فستیڤاڵەکە بکەن و خۆشببختانە فستیڤاڵەکەم ساڵ گۆڕانکاری زۆری تیاکراوە و خانمان زیاتر بەشداریان کردووە ئەمە تا ئێستا زانیاریەکان لەسەر فستیڤاڵەکە من دەگەڕێمەوە لای تۆ لەگەڵتان بەردەوامە بوو. دەست خۆش ماندوونە بن هودا سەرڕای کارەکەتان لەوێ خۆشی خۆشتان